بەهۆی بارانی بەلێزمە و بارینی تەرزەیەکی زۆر پاسێکی گواستنەوەی خوێندکارانی زانکۆی زاخۆ لە گوندی تاژیکای سەربەرناحی سەرسنگ وەرگەڕا و 14 خوێندکار بریندار بوون. دواتر وەزیری شاتە سەرخەت و وتی هەر پێویستیەکیان هەبێت بۆیان دەکەن. ڕووداوەکە بەیانی ئەمڕۆ دووشەممە نزیک کاتژمێر 8 ڕوویدا. پاسەکە خوێندکارانی قەزای ئامێدی بەرەو زانکۆی زاخۆ دەگواستەوە. دوای ڕووداوەکە بریندارەکان گێنراونەتە نەخۆشخانەی ئازادی فێرکاری و چارەسەری سەرەتاییان بۆ کرا. سەرچاوەیەک لە نەخۆشخانەی ئازادی فێرکاری بە 1964 وت برینی هەموو خوێندکارەکان سووکە و لە دەست قاچ مل و پشتیان برینیان هەیە. لە ئێستاشدا تەندروستیان جێگیرە و کە سوکاریان لەلایەنن. لەبارەی چارەنووسی خوێندنیان دکتۆر دیار هەڵۆ سەرۆکی زانکۆی زاخۆ بە 1964 وت زانکۆکەیان هەموو هاوکاریەکی پێویستیان دەکات چ لە ڕووی دابینکردنی چارەسەری پزیشکیەوە بێت یان ئاسانکاری بۆ کاروباری خوێندن و دەوامیان لەو ماوەیەی پشوو دەدەن لە خوێندنی زانکۆ.